لەگەڵ دەستپێکی هەڵبژاردننی ئەم جارێانی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق خولی شەشەمیان یەکێک لەو بنەمایانەی کە سەرۆک بارزانی پێداگری لەسەر کرد و بووتە دروشمی پارتی دیموکراتی کوردستانیش بریتە لە هاوسەنجی و هاوبەشی و سازان. ئەوە خاڵێکیان. خاڵی تریشان ئەوەیە کە هەمیشە سەرۆک بارزانی پێداگری لەسەر خاڵێکی تری گرنگ دەکات. دەڵێت کاندیدانی ئێمە نوێنەرانی ئێمە بەتەنها نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان و گەلی کوردین، بەڵکو نوێنەری تەواوی پێکاتەکانی عێراق و گەلانی عێراقیشن. دەڵێ لە هەر شوێنێک زوڵم هەبوو دەبێ ئێوە ئامادە بن دیفاعیان لێ بکەن. ئەمڕۆژ لە کۆبوونەوەیدا لە ناوچەی مەخمور لەگەڵ شێخ و پیاو ماقوڵانی عەرەب بە هەمان شێوە قسەی لەگەڵ هەموو لایەکان کرد و پێداگری لەسەر جێبەجێکردنی دەستوریش کرد. ئەمانە کۆمەڵێک باسن دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە بکەین کە بۆچی گرنگە عەرەب لەو ناوچانش کە لەگەڵ کورد هاوبەشن و دەژین بۆچی بڕوایان بە پارتی دیموکراتی کوردستان هەیە. میوانەکەمان زۆر بەڕێز سەنگەر کانەبی بەرپرسی لقی 23 پارتی لە مەخمور ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە لامان میوانە کاک سەنگەر شەوتان باش بەخێر بێن. سپاس بۆ بەشداریکردنتان. من دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم بۆچی سەرۆک بارزانی لە پەیامەکانیدا بەردەوام پێداگری لەسەر جێبەجێکردنی دەستور و پێکەوەژیانی ئاشتیانەی پێکاتەکان دەکات. شەو باش زۆر سپاس. ئێمە ئەوڕۆ لەگەڵ بەشێکی زۆر لە شێخەکان و پیاو ماقوڵ و سادات و کەسایەتیەکانی دەڤەری مەخمور بە قەراج و گوێڕەوە لە خزمەتی جەنابی سەرۆک بارزانیدا بووین. جەنابی سەرۆک بارزانی لە دیداری لەگەڵ ئەو بەڕێزانە زۆر بە دوور و درێژی و بە تەفاسیل باسی ئەو بارودۆخەی کرد بە تایبەتی کە لە سنووری مەخمور و گوێڕ و ئەو دەڤەرە کە لە مەسەر بەسەلەی پێک هاتەکانی ئەو دەڤەرە بە کورد و عەرەبەوە کە ساڵەهای ساڵە خەڵکی ڕەسەنی ئەو منتیقەیە بە کورد و بە عەرەبەوە پێکەوە دەژین و ئەو پێکەوە ژیانە تاکوی ئێستاکە بەردەوام بووە. زۆر چیرۆکی دوور و درێژی جوان هەیە لەو دەڤەرە کە زۆر جاران برا عەرەبەکان تووشی کێشە و گرفتەک بوون، کوردەکان بەرگریان لێ کردوون و بە پێچەوانەکەش هەیە. بۆیە ئەو پێکەوە ژیانەی کە لەو دەڤەرە هەیە نمونەیەکی تایبەتە کە باوەڕ ناکەم لە هەموو عێراقدا نمونەی هاوشێوەی هەبێت. زۆر باشە کاک سەنگەر، ینی ئەوەی مایەی تێڕامانە سیرکردنە ئەوەیە بۆ ئەم جارە بۆ کاندیدانی غەیرە کورد واتە عەرەبیش لە ناو لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان کاندیدن. پرسیارەکە ئەمەیە، ینی ئەوانەی ئێستا ئەو عەرەبانش پارتی دیموکراتی کوردستان بە حیزبی خۆیان دەزانن و متمانیان بەس بە پارتی هەیە. بەڵێ ئێمە لە سنووری لە قی 23 پارتی دیموکراتی کوردستان کە دەڤەری مەخمور و ناحیەکانی دەوروبەری دەگرێتەوە کە بازنەی دەنگدانیان دەکەوێتە سەر نینەوە، هەر لە ناو کاندیدەکانی خۆماندا کاندیدی کورد هەیە، خوشک و برایانی عەرەب هەیە. ئەو خوشک و برایانی عەرەب کە کاندیدن لەسەر ئەو بازنەیە بریتین لە دانیشتوانی سنووری لەقەکەمان، واتە دانیشتوانی مەخمور، دانیشتوانی گوێڕ، دانیشتوانی قەراج. بۆ ئەمەش بریتە لەوەی کە ئەو تەبایی ئەو تێگەیشتنە و ئەو متمانەی خەڵکی ئەو دەڤەرە بۆچی هەر متمانیان بە پارتی دیموکراتی کوردستان هەیە خۆ حیزب و لایەنی تریش هەیە. پێش هەموو شتێک پارتی دیموکراتی کوردستان و ڕێبازە پیرۆزەکەی متمانەیەکی گەورەی بە خەڵکی ئەو دەڤەرەدایە کە لە هەموو بارودۆخێکدا ئامادەیە بیان پارێزی. نمونەیەک لە بۆ جەنابەت باز بکەم. پاش پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2003 پاش ئەوەی لە شوێنەکانی دیکەی کە ئەو ناوچانەی کە تعریب کرابوون و نوێنێرایەتی ئەمریکا بە سەرۆکایەتی دیموستۆرە هاتە ناوچەی قەراج و مەخمور لەگەڵ عەرەبەکانی ئەو ناوچەیە دانیشت، کۆبوونەوەی کرد، لێیانی پرسی ئەگەر ڕاپرسیەک بکەین ئێوە ئامادەن بگەڕێنەوە سەرنینەوە یان هەولێر هەڵدەبژێرن یان کوردستان هەڵدەبژێرن. خەڵکی ئەو دەڤەرە تێگڕای برا عەرەبەکانی ئەو دەڤەرە لە پێش چاوی نوێنەرایەتی ئەمریکا بڕیاری ئەوەیاندا گوتیان ئێمە دەگەڕێینەوە سەر هەرێمی کوردستان و لەسەر هەرێمی کوردستان دەبین. باش کەواتە کاک سەنگەر، ینی ئەمە پێمان دەڵێ پێکاتەکانی مەخمور لەو ڕاستیە گەیشتون کە تەنها پارێزەری ئەوان لەو ناوچانە لە مەخمور و ناحیەکانی تریش تەنها پارتی دیموکراتی کوردستانە بۆیە متمانی پێەکەن. بەڵێ پارتی دیموکراتی کوردستان لە هەموو بارودۆخێک خەڵکی ئەو ناوچەیەی پاراستیە و بە یەک چاو
تەمەشای کورد و عەرەبی ئەو منتیقەیەی کردیا چ لە خزمەت گوزاری و بە تایبەتیش لە پاش پرۆسەی ئازادی عێراق پاش 2003 خەڵکی ئەو ناوچەیە پاراستیە بەڵام بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبر بەشێک لەو سنوورە کە ئێستا کە لە ژێر حکومڕانی عێراقدایە و ئێمە پێیان ناڵێن ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم لە ئێستادا پێیان دەگوترێ ناوچە کوردستانیە داگیرکراوەکان هەموو هەوڵێکی خۆمان دەدەین و دڵنیای خەڵکی ئەو ناوچانە دەکەینەوە کە لە زووترین کات و لە زووترین دەمدا ئەو ناوچانە هەمووی دەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. زۆر باشە کاک سەنگەر ئێستا پرسیارێک دێتە پێشەوە سەرۆک بارزانیش هەر بەردەوام پێداگری لەسەر جێبەجێکردنی مادەی 140 دەکات ئەو عەرەبانی لەو ناوچەیەن چۆن سەیری مادەی 140 دەکەن پشتیوانی لە جێبەجێکردنی مادەی 140 دەکەن هەمویان پشتگیر و پشتیوانێکی زۆر باشی مادەی 140 لە جێبەجێکردنی و لە واقعیشدا لەگەڵ ئەوەن بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەمڕۆ کە جەنابی سەرۆک بارزانیش بە دوور و درێژی لە بۆی باسکردن کە مەسەلەی پێکەوە ژیان لەو ناوچانە پێویستە بپارێزرێ لەبەرەوەی بە درێژایی مێژوو حکومڕانەکان هاتن ڕۆیشتن حزبەکان هاتن ڕۆیشتن ئەو خەڵکانەی کە ئێستا کەش دەیانەوێ بێن لەو ناوچانە ئارامی و ئاشتی و تەبایەکە تێک بدەن ئەوانش کاتین و دەڕۆن و نەتیجە خەڵکی ئەو ناوچەیە لەو شوێنە دەمێنێتەوە لۆیە پاراستنی ئەو پێکەوە ژیان و ئەو تەباییە لەو ناوچەیە زۆر گرنگە. باش کاک سەنگەر خاڵێکی تر ئەوەی کە سەرۆک بارزانی پێداگری لەسەرەکە من لە هەوڵی شۆ ئاماژەم پێدا دەڵێ ئێوەی کاندیدەکانی پارتی بە تەنها کاندیدی پارتی و گەلی کوردستان نین دەبێت لە هەر شوێنێک لە تەواوی عێراق زوڵم هەبوو ئێوە لەوێ ئامادەن و دیفاع لە مەزلومان بکە من دەمێ بزانم ئەم قسانە ڕنگدانەوەی لە ناو پێکاتەکانی مەخمور نەکەرکۆر عەرەبەکان چۆنە لە ئەساسدا ئەوە بەرنامەی پارتی دیموکراتی کوردستانە و فەرمانی جەنابی سەرۆک بارزانیە هەمیشە کاندیدەکان و ئەندامەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و نوێنەرەکانی پارتی دیموکراتی کوردستان لە هەر شوێنێک بوو بن ڕای سپاردوون کە دیفاع لە مەزلوم بکەن ئەو مەزلومە لە هەولێر بی لە سلێمانی بی لە ناسڕیە بی لە بەسڕابی لە بەغداد بی ئەوە بیر و فکر و ئایدۆلۆژیای پارتی دیموکراتی کوردستانە بە سەرۆکایەتی جەنابی سەرۆک بارزانی و ئەوە ڕنگدانەوەی هەم لەسەر دیدگای تەواوی کەوادیری پارتی کردیا هەم لە سنووری قەزای مەخموریش بەگشتی لەو شوێنانەی کە بەرپرسی یەکە ئیداریەکان کە لە ژێر دەستی پارتی دیموکراتی کوردستان و کادیرانی پارتی دیموکراتی کوردستان بەڕێوەی دەبن بە هەمان ئایدیا و بە هەمان فەکرکردنەوە لە ژێر فەرمانی جەنابی سەرۆک بارزانی بەو شێوەیە بەڕێوەی دەبن. زۆر باشە کاک سەنگەر ئێستا لێرە جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە بانگەشەکان دەڵێ پارتی دیموکراتی کوردستان لە کوردستان ڕکابەری نەماوە پرسیار ئەوەیە پێتان وایە ئەم هەڵوێستەی پارتی بۆچی بۆتە جێگەی متمانەی تەواوی گەلانی عێراق چونکە گەلێک نییە لە عێراق گەلانی عێراقەیە بیر و فکرکردنەوەی پارتی دیموکراتی کوردستان و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و خودی جەنابی سەرۆک ئەو ئیطمئنانەی بە هەموو خەڵکی عێراقدایە کە پارتی دیموکراتی کوردستان هەم لە کوردستان بێ ڕکابەر بێ و ئینشاڵە لەسەر مستەوای عێراقیش پارتی دیموکراتی کوردستان وەکو حزب وەکو هاوپەیمانینا وەکو حزب لەسەر ئاستی عێراقیشدا وەکو حزبی یەکەم دەمێنێتەوە بەڵام ئێمە ئەو ڕۆبینیمان سەرۆکی لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان چووە مووسڵ و لەوێن دەرچوو بەڵێن و پەیمان لە بۆ هاوسەرۆکەکەی خۆی دووپات بکاتەوە بۆ ئەوەی لە ماوەی ئایندە لە ماوەی داهاتوو بیانەوێت ئەو ئاشتی و تەبایی و پێکەوە ژیانەی کە لەو ناوچە و لەو سنوورانە هەیە تێکی بدەن کە هەولیشی لە بۆ دەدەن و بەنامە هەولی لە بۆ مەبەستە ڕێیانکردانیە مەبەستم ئەوەی کە لە هەرێمی کوردستان چوو و ئەوەی کە لەوێ ئیستەقبالی کرد ینی ڕێیانکردانی بەڵێ زۆر باشە کەواتە من پرسیارێکم بۆ دروست بوو ئێستا ینی ئەم دیدارەی ئەم ڕۆی سەرۆک بارزانی لەگەڵ شێخ و پیاوماقوڵانی مەخمور پێ دوایە ئەمە وەکو ڕنگدانەوەیەک لە تەواوی ئەو شوێنانەی تریش خۆ هەر مەخمور نییە زۆر شوێنی تر هەیە کە عەرەب و کورد پێکەوە دەژین پێ دوایە ئەمە ڕنگدانەوەی لەسەر ئەوانیش دەبێ و پەیامێکی نەکەر سەرۆک بارزانی بۆ خۆی بەڵکو پەیامی پارتی دیموکراتی کوردستانیشە بۆ هەموو ئەو ناوچانە بەدڵنیاییەوە هەتا ئێمە لەو براشێخ و کەسایەتیانەی کە ئەو ڕۆکە لە دیدارەکە بەشدار بوون بینیمان کە چۆن بە جۆش و خرۆشەوە سوپاسی جەنابی سەرۆک بارزانیان کرد لە بۆ ئەو تەبایی و ئاشتی و پێکەوە ژیانەی کە لەو ناوچەیە هەیە
کە لە سەردەستی جەنابیان بووە لە سەردەستی پارتی دیموکراتی کوردستان بووە و بە دڵنیاییەوە ئەوە ڕنگدانەوەی لە بۆ هەموو پارچەکانی دیکە یاخود هەموو پارێزگایەکانی دیکە و هەموو ئەو شوێنانی کە پێویستە لە عێراقدا لەسەر بنەمای هاوبەشی و هاوسەنجی و سازاندا بەڕێوە بچی. باش کاک سەنگەریانی پێت وایە هەوڵ و تەقەلای یاخود پیلانی ئەو لایەنانە ئەگەر ڕوونتر بڵێم کەسانی وەکو ڕێیان کلدانی دەتوانن ئەو پێکەوەژیان و هاوبەشی و برایەتی کە هەیە تێکی بدەن یان نەخێڵ پیلانەکانیان پوچەڵ دەبێتەوە؟ هەموو هەوڵێکی خۆیان خستۆتە گەڕ بە هەموو شێوازێکیان تاقی کردوتەوە و لە ئێستادا ئەگەر تەمەشای بازنەی نینەوە بکەیت تەمەشای مووسڵ بکەیت دەبینین کە بەچێ شێوازێک بە تایبەتی لە ڕووی مادیەوە هەرچی لە توانایاندا هەیە دەیانەوێت سەرفی بکەن بۆ ئەوەی وەلای خەڵک لەو سنوورە بکڕن بەڵام خەڵک هۆشیارە بە تایبەتی خەڵکی مووسڵ بازنەی نینەوە هوشیارە و ئێمە دڵنیاین دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان لەو بازنەیە جگەلەوەی زۆر زیاد دەکا و پارتی دیموکراتی کوردستان ئینشاءڵڵە لەوێدا لە حزبی یەکەم دەمێنێتەوە لە ئاستی ئەو پارێزگایە. باش کاک سەنگەر من پرسیارێکی کەم بووە دروست بوو ئەویشەوەیە ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم ینی خەڵک ئێستا لە دەڤەری مەخمور لە دەشتی نینەوە لە قەرەچووک لەو شۆرانە ئەوەیان بۆ ڕوون بۆتەوە کە کابینەی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان چ چاکسازیەک و پێشکەوتنێکی لە ژێرخان دروست کردو لە کوردستان ئەوانیش دەیانەوێت ئەو ئەزمونە بجۆزرێتەوە بۆ ناوچەکانیەوە. داواکاری خەڵک لەو دەڤەرانە بۆ ئەوەیە کە هەمان نمونەی ڕاخی نەکردو بۆ هیچ شوێنێک هەمان نمونەی حکومڕانی بگوازرێتەوە لە بۆ ئەو ناوچانە. ئێستا کە دانیشتوانی مەخمور داوا دەکەن پرۆژەی ڕووناچیان لە بۆ بچی کە جاران لە هەرێمی کوردستان سەرەتا کە ئیعلانی ئەو پرۆژە کرا لەشکرێکی گەورە و لەشکرێکی گەورەی ئیعلامی پرۆژەیەکی گەورەی ئیعلامی دژی ئەو پرۆژەی ڕووناچی بەگەڕ خرا بوو. باوەڕتان هەبی کادیرانی پارتی دیموکراتی کوردستان ترسیان لە سەرکەوتنی ئەو پرۆژەیە هەبوو بەڵام بە سەرۆکایەتی جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان پشت ئەستور و پرۆژەکە سەرخرا. جاران لەشکرێک دەستگای ڕاگەیاندن لە پشتی ئەوە بوو کە وانیشانی خەڵک بدەن پرۆژەیەکی خەتەرە لەسەر خەڵک بەڵام ئێستا کە خەڵکی شوێنەکانی دیکە پەلەیانە کە چەندی زووتر پرۆژەی ڕووناچیان پێ بگات چەندی زووتر ئاوەدانیان پێ بگات چەندی زووتر ڕێگەوبانیان پێ بگات چەندی زووتر پرۆژەی ئاوی خواردنەوەیان پێ بگات. ئێوە کاک سەنگەر وەکو کادیرانی پارتی دیموکراتی کوردستان لەو ناوچانن ئەو ناوچانی پێکەوەژیانە تێکەڵە چۆن ئەم ڕاستیان بۆ ڕوون دەکەنەوە بۆ خەڵکی ئەو ناوچانە بە دیاریکراویش با بڵێن بۆ پێکاتەی عەرەب لەو ناوچانە ئەمانیان چۆن بۆ ڕوونەکەنەوە کە ئەمە ڕاستیەکانە بۆیە پێکەوەژیانی ئێوە لەگەڵ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە. برا عەرەبەکانی ئەو ناوچەیە کە خەڵکی ڕەسەنی ئەو دەڤەرن بەشێکی دانەبڕاون لە هەرێمی کوردستان بە تایبەتی سنووری قەزای مەخمور لەبەرەوەی ئێستاکەش لە گیرفانی هەر یەکێک لەو برا عەرەبانەی ئەو دەڤەرە لەسەر هەویەکانیان لەسەر نفوسەکانیان لەسەر کارتی نیشتیمانیەکانیان نووسرایە مەخمور هەولێر قەراچ هەولێر گوێر هەولێر بۆیە ئەوان بەشێکی دانەبڕاون و لۆ خۆیان لە نزیکەوە ئاگایان لە پرۆژەکانی پارتی دیموکراتی کوردستان ئاگایان لە دیدگای جەنابی سەرۆک بارزانی ئاگایان لە شێواز و بیرکردنەوەی ڕێبازی پیرۆزی بارزانی و ئاگایان لە شێوازی حکومڕانی پارتی دیموکراتی کوردستانە بۆیە لە هەموو هەڵبژاردنەکانی دیکەش ئەو برا عەرەبانەی ئەو دەڤەرە هەمویان پێکەوە دەنگ بە لیستی پارتی دیموکراتی کوردستان دەدەن و لە هەڵبژاردنەکانی دیکەش بە هەمان شێوە بەشێکی گرنگی سەرکەوتنەکانی پارتی دیموکراتی کوردستان دەنگی برا عەرەبەکانی ئەو دەڤەرە بووە. زۆر باشە کاک سەنگەر ببوورە وتیشم دوا پرسیار بەڵام بە ئەم پرسیارەشەر کاتیشم زۆر کەم ماوە ببوورە ینی ئێستا سەرۆک بارزانیش پێداگری لەسەر جێبەجێکردنی دەستور دەکاو بە سەمامی ئەماندایەنێ کەواتە ئەگەر عێراق ئامادە نەبێ واز لە مەرکەزیەت بێنێ و بە فیدراڵیەت نەچەسبێنێ و دەستور جێبەجێ نەکرێ پێدوانی عێراق بەرەو هەڵدێر دەڕوە. جەنابی سەرۆک بارزانی ئەو ڕۆکەش فەرمووی کە عێراقی نوێ لەسەر بنەمای هاوبەشی سازان و هاوسەنجی بنیادنرا بەو ناوەوە دەستی پێکرد بەڵام بەداخەوە شێوازی حکومڕانی لە عێراق بە ئاقارێکی هەڵەدا ڕۆی و مادە دەستوریەکان جێبەجێ نەکران. ئەگەر بە هەمان شێوە
حکومڕانی عراق بەو شێوەیە بەردەوام بێ بە دڵنیاییەوە عراق بەرەو ئاخارێکی هەڵا و بەرەو هەڵدێر دەڕوە و ئەو عێراقی کە ئێستاکە هەیە ڕەنگە بە شێوازێکی دیکە و یان لەگەڵ گۆڕانکاریەکانی کە لە ناوچەکە هەیە بە شێوازێکی دیکە خۆی ببینێتەوە. زۆر باشە دەست خۆش دڵ بەڕێز سەنگەرکانەبی بەرپرسی لقی 23 پارتی لە مەخور گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتی